پلەکانی گەرما لە ئەم ساڵدا بۆ ئاستێک بەرز بوونەتەوە کە ئاستەنگە بتوانرێت پایرەزگاری لە تێکڕای ئەو پلە گەرمایە بکرێت کە سەرکردەکانی زیاتر لە 170 وڵات لە جیهاندا بەر لە چەند مانگێک لە کۆنگری پاریزدا لەسەری ڕێکەوتن. ئەوە لە کاتێکدایە کە پلەکانی گەرما لە ساڵی 2016دا بەردەوامە لە تۆمارکردنی ژماری پێوانەیی و مانگی تەمووزی ڕابردووش بە فەرمی لەلایەن ئاژانسی گردوونی ناساوە وە گەرمترین مانگ لە مێژووی تۆمارکردنی پلەکانی گەرماوە تا ئێستا دیاریکرا. لە سێی ئابی ئەم مانگەشدا کۆمەڵی ئەمریکا بۆ کەژناسی راپۆرتێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند تێکڕای پلەکانی گەرما لە مانگی حوزەیرانی ڕابردوودا بەرزترین ئاسی تۆمار کردبوو. بەڵام ئاژانسی ناسا ئاشکرای کرد کە مانگی تەمووزی ئەمساڵ پلەکانی گەرما چوونەتە لووتکە بەوەش ئەو ژمارەی تێپەڕاند کە پێشتر تۆمار کرابوو. بەپێی زانیاریەکانی ناسا کە لە ماوەی 9 مانگی ڕابردوودا بڵاو کراونەتەوە پلەکانی گەرما ژمارەیەکی پێوانەی نوێیان تۆمار کردووە بە شێوەیەک کە لە مانگی تەمووزی ڕابردوودا 0.84 پلەی سەدی لە تێکڕای ئاستی پلەکانی گەرمای ساڵانی نێوان 1950 تا ساڵی 1970 زیاتری کرد. هەر بەوتەی ناسا لە ساڵی 1970ەوە کە دەستکراوە بە تۆمارکردنی پلەکانی گەرما تا ئێستا هیچ ساڵێک پلەی گەرما لەو مانگەدا هێندە بەرز نەبووە. ئاژانسەکە 5 مانگیشی وەک گەرمترین مانگ لە مێژوودا دیاری کردووە کە ئەوانیش مانگەکانی تەمووزی ساڵانی 2016 و 2011 و 2015 و 2009 و مانگی ئابی 2014ە. لەو مانگانش مانگی تەمووزی ڕابردوو گەرمترین بووە. شارەزایانی بواری کەشناسی هۆکاری بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆ زیادبوونی ڕێژەی گازی دووەمۆکسیدی کاربۆن لە بەرگە هەوای چواردەوری گۆی زەوی و بەرزبوونەوەی پلەی گەرمای ڕووی زەریای هێمن دەگێڕنەوە کە دروستبوونی دیاردەکانی پەنخواردنەوەی پلەکانی گەرما و نینۆی لێکەوتوێتەوە. لە مانگی تەمووزی ئەم ساڵدا کوێیت بە یەکەم وڵات تۆمارکرا لە جیهاندا لە ڕووی گەرماوە و تیایدا پلەکانی گەرما بۆ 54 پلەی سەدی بەرز بوونەوە. شاری بەسڕێژ لە باشووری عێراق کە نزیکە لە کوێیت پلەی گەرمای بۆ 53.9 پلەی سەدی بەرز بووە. وڵاتی گەشە سەندوو پێیان وایە تێپەڕاندنی ئەو پلە گەرمایی کە وڵاتانی دەوڵەمەند و پیشەسازیەکان لەسەری ڕێکەوتون دەبێتە هۆی دروستبوونی شەپۆلی گەرمای وەک ئەوەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم ساڵدا بەخۆیەوە بینی لەگەڵ توانەوەی بەفری ناوچەی گرینلاند لە نزیک جەمسەری گۆی زەوی. کاروان شەرمەسیم NRT